نەخۆشەکە دەتوانرێت هەمان ڕۆژ بنێرێتەوە بۆ ماڵەوە. جونگەیشان وەکو هەر جونگەیەکی گەورەی سەر بۆشایەکی گەورەی هەیە. ئەم بۆشایە دەتوانرێت لە ئێستادا بە شێوازی نەشتەرگەری ناوبین یاخود ئەوی پێدەوترێت ناوزۆر ئەنجام بدرێت. ئەو نەشتەرگەریانە جاران بە شێوازی کراوە ئەکران. ئێستا بە شێوازی کونی بچکۆلانە 2 دانە یا 3 دانە جیهازەکە بینە ناوە نەشتەرگەری بۆ نەخۆشەکەکەین. جۆری ئەو نەخۆشیانی کە ئەو نەشتەرگەریان بۆ ئەنجام دەدرێت پچڕانی ماسوولکە و بەستەری یاخۆ جێ ماسوولکەیەکانیشانە، پاکردنەوەیشان یاخۆ تەقینی کڕکراگی ناو جونگەکەیە. خۆشبەختانە ئێستا لە تاوەری تەندروستی سمارت زۆرێک لەو نەشتەرگەریانە ئەنجامەدرێن بە شێوازی نازور یاخود ناو جونگەبین کە نەخۆشەکە دەتوانرێت هەمان ڕۆژ بنێرێتەوە بۆ ماڵەوە. ئەو کاریگەری لاوەکیانەی کە جاران لە نەشتەرگەری کراوەکانە هەمان بوو ئێستا نامان بێت وەکو هەڵدڕینێکی گەورە ئازارێکی زۆر دەتوانرێت نەخۆشەکە زووتر بچێتەوە سەرکاری خۆی. سمارت وەرچەرخانە.